بەشداروانی خۆشەویست سپاس لەوەی کە تا ئەم بەشەی لە بەرنامەکە لەگەڵ مامون ئەو کلیپەی کە بینیتان ئەو تەسویرەی کە بڵاو بووەوە بەرحاڵ دیارە مەجموعەیەک لە خەبات و مبارزاتی خەڵکی کوردستانی ئێران و بەگشتی ئێران و چینی کرێکار بوو بەڵام پێی خۆش بووەوەتان پێ ڕابێنم کە ئەو دوو شخصەی کە لە کلیپەکە معرفی کریان هاوڕێیان ڕەزای یوسف بەیگی و فرمێسکی ئەحمەدی کەسانێکن کە ساڵهای ساڵ لە گروی بانگەوازی کۆمەڵە و لە گروی هونەر بۆ بەرهەمهێنانی کۆمەڵێکی زۆر لە سرودەکانی کۆڕی بانگەواز بەشدار بوون. هاوڕێ فرمێس قرار بووم شەو هاوکاری من بێت لێرە لەم بەرنامەوە یەکێ لە پێشکەشکارەکان بێت کە بەداخەوە نەیتانی بەشدار بێت پێم خۆش بوو کە لێرەوە سوپاسی زەحمەتەکانی فرمێسکیش بکەم بۆ هەموو کارانێک کە کردوویەتی. ڕفیقەکانی بەشی پەزیرایی لە خزمەتانن شامە خۆین تقریباً لە نزیکایەتی سەعاتی 9 دینەوە خزمەتان بۆ بەشی دووهەمی بەرنامەکەمان کە بریتیە لە پێشکەشکردنی چەند بەرهەمێکی هونەری و پەیامهایی کە بەدەستی ئێمە گەیشتووە و هاوڕێیان و ئەندامانی حزب و جەریانە سیاسیەکان کە لێرەن خۆیان لەگەڵمان بەشدارە بن بۆ پێشکەشکردنی پەیامەکانیان. سپاس و فەرموون ڕفیقەکانی بەشی پەزیرایی لە خزمەتان. مەمنون. هیوادارم استراحەتێکتان کردبێت بەشی دووهەمی بەرنامەکەی ئیمشەو درێژە پێدەین. هەتا ئێستا تقریباً 7-8 حزب و لایەنی سیاسی نۆبەتم بۆیان داناوە کە دەشیف دێرن و خوان لێرە پەیامەکانیان بەبوونی 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە لێرە ئەخوێننەوە بە دەلیلەوەی کە بتانین بگەین بە بەشەکانی تری بەرنامەیان شەوی چۆن کۆمەڵی بەرگۆ بابەتی جۆراژۆرمان ماوە داواکەم هەموو کەسانی کە دێن بۆ ئێرە کاتەکە لە بەرچاو بگرین بینی 5 تا 7 دقیقە قسەکانیان و پەیامەکەیان بتانن بگەینن مەمنونیانە بم. دوستان و رفقای گرامی بخش نهم برنامه امشب رو آغاز می‌کنیم. من تا الان از سوی 8 حزب و جریان سیاسی پیام دریافت کردم که به ترتیب پیامایی که به دستمون رسیده از نمایندگان جریانات مختلف و احزاب تقاضا می‌کنم که بیان و پیامشون رو بدین مناسبت قرائت بکنن. فقط تقاضا می‌کنم به خاطر اینکه به غیر از این پیام‌ها ما چندین آیتم دیگه مختلف رو هم داریم. هر سخنران لطفاً بین 5 تا 7 دقیقه بتونن پیامشون رو برسونن ممنون خواهم بود. در ابتدا از رفقای حزب کمونیست کارگری ایران رفیق علی کریمی تقاضا میکنم که تشریف بیارن برای پیامشون. رفیق علی لطفاً. دوستان عزیز، از طرف کمیته تشکیلات کارگری حزب کمونیست کارگری ایران سال روز فعالیت علنی کۆمەڵە را به رهبری کۆمەڵە به اعضا و کادراشون تبریک میگم. جا دارد در این روز یاد همه جانباختگان کۆمەڵە و حزب کمونیست ایران را گرامی بداریم و همچنین جا دارد در این روزهای سخت مبارزه مردم ایران علیه رژیم قاتلان و دزدان اسلامی یاد قتل عام وحشیانه مردم ایران که توسط جلادان حکومت اسلامی در 2 روز 18 و 19 دی ماه به قتل رسیدن گرامی بداریم و درود بفرستیم به خانواده های عزیزشون. کۆمەڵە در کردستان 48مین سال فعالیت علنی خودش رو آغاز میکنه و تو این 48 سال در پیشروی مبارزه مردم کردستان نقش زیادی ایفا کرده و این روزها که ما با مبارزه مردم ایران و در لبه پرتگاه قرار گرفتن حکومت قاتلان و دزدان اسلامی یک بار دیگه میرویم که به حکومت اسلامی خاتمه بدیم. قطعاً کۆمەڵە میتونه نقش مهمی ایفا کنه در هدایت و پیشبرد مبارزه مردم کردستان علیه نه تنها علیه حکومت اسلامی بلکه برای آینده بهتر برای مردم ایران و کردستان، چرا که کۆمەڵە نقش مهمی ایفا کرد در بعد از انقلاب 57 در به وجود آوردن
تشکل‌های مردمی، ایجاد شوراها و تشکل‌های زنان، تشکل‌های کارگری و قطعاً بعد از سرنگونی جمهوری اسلامی نقش کامل و سازمان‌های چپ و رادیکال بسیار مهم است در شرایطی که بورژوازی میخواد نیروش رو جمع کنه از بالای سر مردم یک بار دیگه دیکتاتوری رو به مردم تحمیل کنه. به نظر من نه تنها کامله، نقش همه نهادها و سازمانها و به ویژه تشکل‌های مدنی که در 20 سال گذشته در ایران به وجود آمدن بسیار حیاتی است که یک بار برای همیشه به دیکتاتوری، به خفقان، به سرکوب، به دستگیری، به زندان، به اعدام خاتمه بدیم و به نظر من جنبش زن، زندگی، آزادی و با به دست گرفتن پرچم اون جنبش میتونیم چه در مقابل جمهوری اسلامی و چه در مقابل نیروهای راستی که میخوان از بالای سر مردم قدرت رو بگیرن بیستیم و آینده و آزادی رو به مردم ایران که براش 47 سال تلاش کردن، مبارزه کردن، زندان کشیدن، هزاران نفرشون اعدام شدن به دست بیاریم و تا اینکه اونجوری که بورژوازی تمام امیدشون به آمریکا و غرب بستن، به نظر من کمله و سازمان‌های چپ اتکاشون از پایین به مردم و به تشکل‌های موجود هستش و من امیدوارم باز هم کمله بتونه در آینده‌ای که در پیش رو داریم، چه در سرنگونی جمهوری اسلامی و چه در مرحله بعد از جمهوری اسلامی نقش مهمی ایفا کنه در هدایت و پیشبرد مبارزه مردم ایران برای رسیدن به آزادی و برابری. بار دیگر این روز رو به کل صفوف کامله تبریک میگم. خیلی ممنون. از سپاس هاوریده داوا کم کاک دڵشاد خزری تشریف بیارن بۆ پێشکەشکردنی پەیامی هاوڕێیانی کۆمەڵەی شۆڕشکردنی زەحمەتکێشانی کوردستانی ئێران. بەشداربووان میوانانی عزیز، نوێنەرانی حیزب و لایەن و ڕێکخراوە سیاسیەکان ئەم کاتتان باش ماندوو نەبن. بە ناوی خۆم و شاندی یاوەرم لە تەشکیلاتی کۆمەڵەی شۆڕژێر لە کانەدا بە خێراتنی هەموو لایەکان دەکەم و بە پێویستی دەزانم کە زۆر سپاسی بەڕێوەبەرانی ڕێوڕەسمی 26 ڕێبەردان بکەم بە تایبەت بۆ بەسەرکردنەوەی تەشکیلاتی کۆمەڵەی شۆڕژێر لە کانەدا. ئێمەم هەنگاوە بە هەنگاوێکی ئەرێنی دەنرخێنین، وێرە ئەوەی دەستخۆشیان لێ دەکەین لەبەر ئەوەی کە ئێمە یەک ڕابردوو یەک مێژووی پڕ لە شارنازی و سەروەریمان هەیە و سەرەڕای ئەوەش داهاتووشمان بە یەکەوە گرێدراوەتەوە. ئێمە دەگەڕێینەوە ژینگەیەکی سیاسی کە لەوێوە هاتوین، لەوێوە خۆڵقاوین و لەوێشەوە چالاکی و سیاسیمان دەست پێ دەکەینەوە. لەوەش گرنگتر بەهێزترکردنی دەنگی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات چ لە ئاستی سەراسەری ئێران و چ بۆ ناوەندە بڕیاردەرە جیهانیەکان بابەتێکی گرینگە کە دەبێ هەمومان ئەو هەوڵ و توانایە وەگەر بخێن. جارێککە سپاس بۆ زەحمەتکاتن. زۆر سپاس بۆ هەموولاین. سپاس بۆ کاک دڵشادی خزری بۆ پەیامەکەیان. پێم خۆشە لێرە پێتان ڕابگەێنم کە هەیەتێکی هاوڕێیانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش لێرەن. سپاسیان دەکەم بۆ بەشداریان و مەمنون کە هەموو ساڵێک لێرە لەگەڵمانن بۆ ڕێزگرتن لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. سپاس. داواکەم لە خاتوو کەژاڵ هەمەڕەشید ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان تەشریف بێنن بۆ خوێندنەوەی پەیامەکەیان. تکایە. سڵاوتان لێبێ هاوڕێیان. پیرۆز بێت یادی دامەزرانی کۆمەڵە لە ئەندامان و دۆستان و ڕابەرانی کۆمەڵە و پیرۆز بێت لە کرێکاران و زەحمەتکێشان و لە تەواوی خەڵکی ستەملیدەی کوردستان و ئێران. ئەرکی کۆمەڵەیە شانڕەشانی هێزە شۆڕژگێڕەکانی تر ئەو سەنتەرە یا ئەو پلاتفۆرمە سیاسی هاوبەشە ڕێک بخەن بە لەبەرچاوگرتن و پاراستنی
سەربەخۆیی ڕێخستنەکانی کۆمەڵگەی مەدەنی و خۆپاراستن لە پاوانکردن و بە حیزبیکردنی ڕێخستنە مەدەنی کۆمەڵایەتیەکان. تەنها بەم شێوەیە ئەتوانن جەمسەرێکی سیاسی بەهێز بن و لە هاوکێشە سیاسیەکاندا حسابیان بۆ بکرێت و لە ئایندەی ئێراندا پشتگوێ نەخرێن. لە کۆتاییشدا سەری ڕێزدادەنوێنین بۆ گیانبەخت کردووان هاوڕێیان هەم حسێنی کەریمی و کاک فواد و باقی شەهیدانی ڕێگای ئازادی و سۆشیالیزم. بەرز و بەڕێز بێت یادی دامەزرانی کۆمەڵە. سپاسی کەژاوخانەکەم، زۆر سپاس لە قسە و باسەکانیان. Our next speech is from the Comrade Elif Genç from the Canadian Kurdish Community Center. Elif, please. Rojak Kamalaya Pirozbek. On behalf of the Canadian Kurdish Community Center, we want to thank you for inviting us. We wish you revolutionary spirit and success in the ongoing Jizyan Azadi protests, which Komala played a crucial part in. We condemn the horrific ongoing massacre in Rojhelat and Iran. We stand with you in solidarity and in unity as one Kurdistan, Yek Kurdistan, Shahid Namarim. We also want to make an announcement for tomorrow. We are condemning the 27th year of the ongoing illegal imprisonment of our revolutionary leader, Abdullah Öcalan, who was arrested on February 15, 1999 by an international conspiracy involving USA, America, and Israel. Today we are faced with the same conspiracy with a different face, who is denying Rojava its status and continuing Öcalan's imprisonment. Therefore, we invite you to gather with us at Young and Blue tomorrow at 2 p.m. and walking to Young and Dundas to end his imprisonment and for Rojava's status. ئێستا بەشێکی تر لە بەرنامەکەمان بەڕێوە دەبین. هەرو جۆرێکە لە تەسویرێ بینن هاوڕێی شۆڕشکێر شاعری خۆشەویست هاوڕێی ئەحمەد بازگر شەعرێکی وەکو ساڵانی پێشوو بۆ ئەم مەراسمە بڕێ کردووە کە هاوڕێی خۆشەویستمان خالد زەحمەتی کێشاوە و تێکەڵی مەجموعەیەک کلیپی کردووە و تەساوی جۆراوجۆکە پێشکەشتانیەکەی. خۆشەویستان، ئازیزان، بەشدار بوانی ئەم بەرنامەیە یادکردن لە یادی چەندین دەیەی خەباتی کۆمەڵە لە کانەدا سڵاوێکی گەرم و گورتان پێشکەش بێ. ئەمن زۆر حەزم دەکرد لە نزیکەوە لە خزمەتاندا بم و بەشداری ئەم بۆنەیە بم، بەداخەوە ئەوە نەگونجە، هەر بۆیە بە شێعری دێمەوە ئەوڕۆ لەگەڵتان بەشدار دەبم. بەڵام ئەم ساڵ لە سەردەمێکدا لە دەورەیەکدا ئێمە یادی کۆمەڵە ڕێز لێ دەگرین کە حکوومەتی جمهوری ئیسلامی گەورەترین قەساوەت و خوێنڕێژی و بێڕەحمی و دڵڕەقی و ئینسان کوژی دەرحەق بە خەڵکی ئێران و خەڵکی کوردستان کردووە کە لە تاریخی خۆیدا کە تاریخێکی پڕ لە خوێن و کوشتارە لە تاریخەکەی خۆشیدا هەر بێوێنەیە. بۆیە من لێرەوە دەمهەوێ هاوخەمی و هاودڵی خۆم لەگەڵ تەواوی ئەو کەسانەی کە ئازیزێکیان لەدەستداوە کە بە بۆنەیەک خەمبارن کە خۆشەویستێکیان نەهاتوەتەوە ماڵ دەرببڕم و هیوادارم ڕۆژێک ئێمە لەسەر وێرانەی ئەم حکوومەتە جانیە ڕۆژی کۆمەڵە ڕێز لێ بگرین و بەرەو دنیایەکی شاد هەنگاو بنێن. زۆر زۆر سپاسان دەکەم، سڵاوێکی گەرم لە ئێوە دیسان و لە تەواوی ئەو کەسانش کە دوای ئەم بەرنامەیە ئەم یادە دەبینن. هەر خۆش و سەرکەوتوو بن ئازیزانم. دێمەوە هەر بە پێوە و سەربڵند و بێپشودان دێمەوە ڕوو بەرەو تۆ ئەی وڵاتم ئەی کوردستان دێمەوە
ئاخرین دیداری ئێمە تێکەڵی شەو بوو، بەڵام ئەم جەلەی من بۆ گزنجی بربەیانان دێمەوە. چەک هەڤاڵی شان بەشانی ژینم بوو، ئەم جارەیان بێ حەمایل بێدەراو و بێ فیشەکدان دێمەوە. هەر لەبیر من سەنگەر و بەفر و تەقە و سەرمای شەوان، بۆ وڵاتی سەرفەراز و بێنیگابان دێمەوە. دێمەوە بۆ سەیری سەوزی جەنگەڵ و نواڵە و زەوی، دوور لە چاوی سیخوڕان و دڵحەسوودان دێمەوە. بۆ خەوی سەربانی فێنچی هاوینانی گوندەکەم، بۆ شەوی پڕ چاوە بڕکەی گڵۆپی شاران دێمەوە. دێم بە یادی کاتیلاویم دەسمە جەولەی ناوچەکان، بۆ شەوێنی شوان و مێگەل بۆ هەواران دێمەوە. بۆ مەلەی ئارامی گۆمی ژێر تریفە و تیشتی تاو، نەک خوڕەی پڕخۆفی چۆمی بێبواران دێمەوە. دەسمە سەردانی سەروبەر یادەکانی لاوەتیم، بۆ ژوانی کانیەکان و چێوەکانمان دێمەوە. سەگوەڕی شەوگاری گوندان ئاشکرابوونمان لە دێو، من بە یادی سام و ترسی پایەگاکان دێمەوە. باوکەکانی نێوڕۆمانی دوور و درێژی زیندەجیم، باوکەکانی نێوڕۆمانی دوور و درێژی زیندەجیم، بەرزن ئەمما من بە یادی خوشک و دایکان دێمەوە. با بزانن ئازیزانی هێشتا زیندوم، ئەم کەڕەت پڕ لە یادی بێمەزار و گۆڕغەریبان دێمەوە. کوردستانم بووەتە زیندانی ژیانی بەهرەکان، بۆ وڵاتێکی بەبەهرە و دوور لە زیندان دێمەوە. خوێن و ئارەق ڕەنجی دیاری توو لە ڕێگەی ژینە من، دوور لە خوێن و پڕ لە سەوزایی بەهاران دێمەوە. دەستکەنەی عەتری چیاکان باوەشی سەرڕێژ لە بۆن، بۆنی سوێسنە و بۆنی جاترە و بۆنی شاخان دێمەوە. دەستکەنەی عەتری چیاکان باوەشی سەرڕێژ لە بۆن، بۆنی سوێسنە و بۆنی جاترە و بۆنی شاخان دێمەوە. هەڵمژینی بۆی شەماڵی هەڵگری گیانی بەهار، بۆ تەماشای بەرزی باڵای گشت چیاکان دێمەوە. ئارەزووی شار و شەقام و مەیلی بێستان ئێستەکەش زیندون، ئەمما من لە ڕێوە ڕوو لە دێکان دێمەوە. گەرچی ڕوخسارم پەڕی و ماندووە و پیرانەیە، هەر وەکو ڕۆژانی دێرین وەک جەوانان دێمەوە. هەکبەکەی مێژووی ژیانم پڕ لە گەورەی سەروەرە، من بەڵام هەر وەک هەمیشە بۆ مناڵان دێمەوە. چاوەڕوانی بیننەوەی ئەهلی قەڵەم مێشکم دەڵێ، چاوەڕوانی بیننەوەی ئەهلی قەڵەم مێشکم دەڵێ، دڵ دەڵێ زۆرتر بە بۆنەی خەڵکی گاوان دێمەوە. حەولی زۆرمدا کە دنیا بێتە ماڵ و نیشتمان، حەولی زۆرمدا کە دنیا بێتە ماڵ و نیشتمان، پێی نەگەیشتم چاوەڕێم بە زێدی کوردان دێمەوە. فەخرە بۆ من
قین و بغزی دژمنانی باوەڕم وەک ئەوانی لێ نەکردوم هەروە ئینسان دێمەوە. زۆر سپاسی هونەرمەندی شۆڕشکێر هاوڕێی شاعر ئەحمەد بازگرەکەین بۆ شارەکەی و پەیامەکەی و پێتان ڕاگەێنم کە مەتنی سرودی کە دوای شارەکەی کاک ئەحمەد بازگر بینیتان هەر هۆنراوەی هاوڕێی ئەحمەد بازگر. پەیامی حزبی کۆمونیستی کرێکاری چەپی عێراق لەلایەن هاوڕێ سەمیری نووری و پێشکەشتان دەکرێت و سپاسیان دەکەم بەڕاستی هەموو ساڵێکم هاوڕێیانە لە مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵە بەشدارن و زەحمەتیان کێشەوە. تکایە فەرموو. سلام بە هەمەدی، ئێوارەتان باش. من بە ناوی خۆم و حزبی کۆمونیستی کرێکاری چەپی عێراقەوە پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵاکەم. پیرۆزبایی لە تاکتێکی ئەندامان و کادرانی کۆمەڵاکەم، پیرۆزبایی لە هەموو کەساناکەم بە بۆنێ ئەم ڕۆژەوە کە دڵیان بۆ کۆمەڵە و بۆ خەباتی کۆمەڵە لێدا. کۆمەڵە هێزیەکە ئێمە کۆمونیستەکان چەپەکانی عێراق ڕابیدەیەکی زۆر نزیکمان هەبووە لەگەڵیان، چی ئەوەی بەشێک لەو کۆمونیستانە پێشمەرگەی کۆمەڵە بوون، چی لە ئەدەبیاتی کۆمەڵە، چی لە ڕادیۆ و بەرنامەکانی کۆمەڵەوە. ئێمە ڕابیدەیەکی زۆر تەنگاوتەم و جددیمان هەبووە بەیەکەوە، هەمیشە بەیەکەوە. لە من ئەتوانم بڵێم ئێمە مێژوویەکی شەراکەتمان هەیە. مەقسەدم کۆمونیستەکان و چەپەکانی عێراقە لەگەڵ کۆمەڵەیە، و کۆمەڵە یەکێکە لە سەنگەرە جددیەکانی ناو بزودنەوەی ئازادی خوازانە. کۆمەڵە هێزێکە سنەتی تازەی هێنایە ناو بزودنەوەی چەکداریەوە لە کوردستان، ژنانی هێنا چەکداری کرد و زۆرێک لەو مەسائلانە کە ڕچەشکێن بوون کۆمەڵە ئەم کارەی کرد. بۆیە ئێستا من ئەتوانم بڵێم کوردستانی ئێران قەڵای شۆڕشی ئێرانە و لەناو ئەم قەڵایە یاریچێکی جددی هەیە کە ئەویش کۆمەڵەیە. شان بەشانی هەموو کۆمونیست و چەپەکانی کوردستانی ئێران کۆمەڵە هێزێکە لەو هێزانەی کە حیسابی لەسەرکرێت و جێگەی پشتیوانی و هاوپشتیە. من جارێکیکە پیرۆزبایی لە ڕۆژی کۆمەڵاکەم، پیرۆزبایی لە هەموو لایەنگران و هەوادارانی کۆمەڵاکەم و سەرکەوتوو بێ بزودنەوەی ژن ژیان ئازادی، سەرکەوتوو بێ شۆڕشی ئێران، هاوپشتی بۆ خەڵکی ئێران. هەر بژین. کاک جەلال سعید لەلایەن فێدراسیۆنی پەنابەران پەیامێکی پیرۆزبایی بۆ دەستێ و بەڕێوەبەری مەراسمی ڕۆژی کۆمەڵەی ئەمساڵ نردووە کە سپاس یەکەم و سپاس لە هاتن و بەشداریان بۆ ئەم مەراسمە. دعوت میکنم از دوستمون رضا بهروان به نمایندگی از حزب چپ ایران تشریف بیارن برای تقدیم کردن پیامشون. دوست عزیز رضا بهروان لطفا بفرمایید. با یاد شهدای کمله و دیگر مبارزان راه آزادی و دموکراسی در ایران، 26 ریوردن روز کمله را به شما و طریق شما به هواداران و دوستداران کمله تبریک میگوییم. کمله در مسیر پرفراز و نشیب مبارزه سیاسی در کردستان و کل ایران نقش مهمی در طرح مطالبات آزادی‌خواهانه و برابری طلبانه ایفا کرده و همواره بر ضرورت تشکیلیابی، همبستگی طبقاتی و دفاع از حقوق انسانی تاکید داشته است. سالروز تشکیل کمله یادآور و عزم نیروهایی است که در راه عدالت اجتماعی، آزادی‌های دموکراتیک و دفاع از حقوق زحمتکشان گام برداشتند. حزب چپ ایران اپوزیسیون جمهوری‌خواه و دموکرات را به درک این لحظه تاریخی فرا می‌خواند. کشور ما امروز چیزی فراتر از این یا آن برنامه مورد نظر هر کدام از ما و تداوم تقابل این برنامه‌ها در صحنه سیاسی احتیاج دارد. امروز ما می‌باید در عین پایبندی به برنامه‌های خود به برنامه عملی و مشترک برای تغییرات بزرگ در سطح ملی فکر کنیم. ژن آزادی، بشی کردستان، بشی کمله، حزب چپ ایران، 14 فروردین 2026. ممنون.
تشکر از دوست گرامی رضا بهروان. عزیزان، جنبش زن زندگی آزادی یکی از نقاط بسیار مهمش این بود که پیوند عمیق اجتماعی و سیاسی ناگسستنی رو که قدرت تمامیت‌خواه در جامعه ایران برای حذف تمامی ملیت‌های موجود در جامعه ایران به کار می‌برد رو شکست و نشون داد که ملیت‌های تحت ستم در جامعه ایران با درک مشترکی از همسرنوشتی میتونن مبارزات خودشون رو در سطوح بسیار عظیمی به هم گره بزنن. بخشی از این مبارزات در جامعه کردستان بوده و متعاقب اون بخش دیگرش رو ما در جنبش زن زندگی آزادی در جامعه بلوچستان دیدیم. من دعوت میکنم از دوست گرامیمون محمد علی بلوچ به نمایندگی از حزب مردم بلوچستان تشریف بیارن برای قرائت پیامشون و سپاسگزارم که دارین رفقای محترم سازمان کردستان حزب کمونیست کمونه، دوستان و همراهان گرامی، حضور در جمع شما برای من به نمایندگی از حزب مردم بلوچستان افتخار بزرگی است. امروز در شرایطی گرد هم آمدیم که جامعه ایران بیش از هر زمان دیگری با بحران‌های عمیق سیاسی، اقتصادی و اجتماعی روبروست. فقر گسترده، تبعیض ساختاری، سرکوب آزادی‌های مدنی، فشار بر فعالان کارگری، زنان، جوانان و اقلیت‌های ملی و مذهبی تصویری روشن از وضعیت امروز کشور ما ارائه می‌دهد. در چنین شرایطی مسئولیت نیروهای آزادی‌ها و عدالت طلب سنگین‌تر از همیشه است. مردم بلوچستان سال‌هاست با محرومیت، تبعیض و بی‌عدالتی دست پنجه نرم می‌کنند. توسعه نیافتگی تحمیلی، بیکاری گسترده، کمبود زیرساخت‌های آموزشی و درمانی و نگاه امنیتی به مطالبات مدنی مردم بخشی از واقعیت طرز زندگی در بلوچستان است. اما در کنار این سختی‌ها ما شاهد رشد آگاهی اجتماعی، افزایش مطالبات بر حق مردم و شکل‌گیری حرکت‌های مدنی و مردم نیز بودیم. مردم بلوچستان نشان دادند که خواهان کرامت انسانی، عدالت اجتماعی و مشارکت برابر در سرنوشت سیاسی کشور هستند. با آرزوی موفقیت برای شما رفقای سازمان کردستان حزب کمونیست ایران کمله و با امید به فردایی آزاد، برابر و انسانی برای همه مردم ایران. زنده باد همبستگی مردمان ایران، زنده باد آزادی و عدالت اجتماعی. یه شعر کوتاهی دارم به بلوچی که به این مناسبت هم هست، براتون قرائت میکنم. اسم شعر بهار کیت پدا دشت و درانی رودن ترنی مگا گل کوه سرانی سبیت و صبح و وشبوی گل و پل توارم بال کارت بلبلانی بهارگاهی زباد و انبری نود پدا مارا برد پهگه چرانی بلوری گردنا کشید پدا روچ سیاهی گار بند جنبرانی پدا حامین که پر برکتی میں شدی دزان شدی چلگانی بهارگاهی زباد و انبری نود پدا کایان همه ملک و دمک و دمانا. تشکر. تشکر از دوست گرامی محمد علی بلوچ برای سخنانشون. دو بخش دیگه تا پایان برنامه امشب باقی مونده. بدون شک حضور شما و تحملی که تا الان داشتین برای ما مایه افتخار و ممنون از این که با ما بودید. من این دو بخش کردی هست و دوباره برمیگردم به لول کردی خودم و برنامه رو اعلام میکنم. خۆشەویستان، زودنەوەی ڕۆژاوا یەکێ لەو بزودنەوە هەرە گرنگەکانە کە کۆمەڵە لە سەرەتای سەد هەڵدانی و هەتا ئێستا
خۆی بە پشتیوانی زانیوە لە هەموو مەرحەلە جیاوازەکانیان هەر لە دەستپێکی مقاومە و شۆڕش بەرامبەر بە داعش هەتا ئێستا کە هاوڕێ ئیبراهیم لە قسەکانیان ئیشارە بە ئەو پلانە نێودەوڵەتیە بۆ لەباربردنەوەی ئەو بزوتنەوەیە کراوە. بەخۆشیەوە پێتان ڕاگەێنم هونەرمەندانی شۆڕشگێر کاک جەبار و هاوڕێ نەورۆز سرودێکیان بۆ تەقدیر و بۆ بەزڕاگرتنی خەباتی خەڵکی شۆڕشگێر بەتایبەت ژنان لە کۆبانێ دروست کردووە کە بۆ یەکەم جار ئێمە لێرە بڵاوی یەکەینەوە و هیوادارم بە دڵتان بێت و سپاسی هاوڕێ نۆرۆز دەکەم کە خۆی لێرە تەشریفێ بۆی کە بەرحاڵ جازیان داوایمە لەم تریبونەوە و لە مەراسمی ڕۆژی کۆمەڵام سرودە بڵاوکەینەوە سپاسی کاک جەباری خۆشەویستی ژەکەم کە لێرە حزوریان هەیە مەمنون بۆ ئەو ئیجازەکە بە ئێمەیاندا. لە خزمەتانم سرودەکە دەبینین و دوایی بەشی کۆتایی بەرنامەی ئیمشەو کە پێتانی ڕاگەینم تەقدیمتان دەکرێت. فەرمووی. لە شارانەوە بە کۆمەڵ هاتووی خەونی ئازادی خوریای یەکسانی بەرەو ڕووناکی باوی پێگرتووی نانوشینەوە هەتا کۆبانی.
خۆشەویستان سپاس لەوەی کە ئەمشەو لەگەڵمان بوون سپاس لە نوێنەری حزب و لایەنە سیاسیەکان سپاس لە تەکتەکی ئەوە کە ئازانم لە ڕێگەی دوور و نزیکەوە هاتوون و لە ڕۆژێکی تەحتێڵ و لە کاتی خۆتانتان دانا بۆی کە ئەمشەو لە مەراسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لەگەڵمان بەشدار بن لەلایەن خۆم و هاوڕێیانی تشکیلاتی کانادای کۆمەڵە و حزبی کۆمونیست سێران و کۆمیتەی بەرگزاری مەراسمی 26 ڕێبەندان پڕ بەدڵ سپاستان دەکەم و هیوادارم کات و ساتێکی خۆشتان هەبێت هیوادارم ساڵی داهاتوو ئەم کاتانە بەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامیدا سەرکۆت بێتین و جەشنی خۆشی و ڕێزگرتن لە 26 ڕێبەندان و ڕێزگرتن لە خەباتی کۆڵنەدەرانەی ژنان و پیاوانی ئازادی خوازەی کوردستان و ئێران لە وڵاتی خۆمان لە کوردستان و لە ئێران جەشن بکەین. عزیزان دوستان رفقای گرامی از اینکه تا پاسی از شب با ما همراه بودید و در مراسم امسال 26 بهمن ماه سالروز تشکیل کماله و آغاز فعالیت علنی این تشکیلات حضور داشتید از شما سپاسگزارم. یک بار دیگه از جانب رفقای تشکیلات خارج از کشور حزب کمونیست ایران و کماله در کانادا و کمیته برگزاری مراسم روز کماله در این شهر از نمایندگان احزاب و سازمان‌های سیاسی که در مراسم امشب با ما همراه بودن پیام داشتن و در برگزاری مراسم امشب با ما همراه بودن کمال قدری و تشکر دارم. امیدوارم سال آینده سالی باشه مملو از دستاوردهای بزرگ انقلابی برای کارگران، زنان، زحمتکشان و جوانان انقلابی که امروزه در خیابان‌های ایران در حال زیر کشیدن رژیم اسلامی هستند. یک بار دیگه از حضورتون ممنونم و شب و روز خوشی رو برایتون آرزومندم. با شعار زن زندگی آزادی، ژن ژیان آزادی برنامه امشب رو پایان میبریم. ژن ژیان آزادی، زن زندگی آزادی.